خەڵکی زۆربەی وڵاتانی جیاجیا دێنە تورکیا بۆ ئەوەی پاراستن وەربگرن. زۆربەی پەناخوازان و پەنابەران پرسیاریان لەبارەی ڕێبازەکان لە تورکیا هەیە و حەز دەکەن بزانن چۆن دەتوانن زانیاری زیاتر وەربگرن. هەندێک پرسیاری گشتی دەربارەی ڕێبازەکانی تۆمارکردن و چۆنێتی بەردەستکردنی مافەکان و شیاوبوونیان لە تورکیا هەن. ئەمانە هەموو پرسیارگەلێکی گرنگی یاساین کە ڕێفیوجی ڕایس تورکی مافەکانی پەنابەرانی تورکیا دەتوانن لەبارەیەوە یارمەتیت بدەن. ڕێفیوجی ڕایس تورکی RRT ڕێکخراوێکی سەربەخۆی کۆمەڵی مەدەنیە کە گرێدراو بە حکومەتی تورکیا یان کۆمیسیارانی دماڵای تایبەت بە پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکان UNHCR نییە. ستافی نووسنگەی ئێمە تەرکیز دەکاتە سەر هەندێک کێشەی جیاواز بۆ ئەوەی ئەگەر پرسیارێکت لەسەر ماف خزمەتەکان هەبوو بتوانی سوودی لێوەربگریت، یان ئەگەر هەندێک پرسیارت لەبارەی پرۆسەی پەناخوازی هەبوو ئەوا دەتوانیت پەیوەندی بکەیت بە ڕێفیوجی ڕایس تورکی. ئێمە جیاوازیەکان زۆر بەجددی وەردەگرین و ڕێز لە مافەکانی هەموو لایەنە سوود بەکارەکان دەگرین بەبێ لە بەرچاوگرتنی جیاوازی، تەمەن، نەتەوە یان ڕەگەزی. ئێمە زانیاریەکانت دەپارێزین و لەگەڵ کەس یان ڕێکخراوەکانی دیکەدا هاوبەشیان ناکەین. بۆ دەستخستنی بابەتی زانیاریگەیان دەتوانین ڤیدیۆکانمان لە یوتیوب ببینیت یان نامیلکەکانمان لەسەر ماڵپەڕەکەمان بخوێنیتەوە. بۆ ئەوەی نوێترین زانیاری لەسەر ئەو یاسایانە وەربگریت کە کار دەکەنە سەر پەنابەران لەسەر پەیجەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان شوێنگرمان بن. ئەگەر دەتەوێت پەیوەندیت لەگەڵ ئێمە هەبێت، تکایە لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندیمان پێوە بکە لە نێوان کاتژمێر 10 بەیانی هەتا 5 ئێوارە. ئێمە وەرگێرگەڵێکمان هەیە کە دەتوانن بە زمانی عەرەبی، فارسی، تورکی، ئینگلیزی و فەڕەنسی یارمەتیت بدەن. تکایە بۆ زمانەکانی دیکە داوای وادەیەکی چاوپێکەوتن بکە و ئێمە کەیفخۆش دەبین بەوەی کە کاتێک ڕێک بخەین بۆت، یان لە ناو ڕۆژانی هەفتەدا سەردانی نووسنگەی ئێمە بکە لە کاژێر 10 بەیانی هەتا 5 ئێوارە. ئەم ڤیدیۆیە تەنها بۆ مەبەستی زانیاری گەیاندنە لەلایەن خازانجنەویست ڕێفیوجی سۆلیدارەتی نێتوەرک بە هاوبەشی ڕێفیوجی ڕایس تورکی بەرهەم هێنراوە.